و تعزێش بەم شێوانەیە و بە هەر شێوەیەکی تر بێ مخالفەی شەرع نەبێ. دروستە عەرەبی نازانی بخوێنیتەوە، لە مزگەوت بینی کەسێکی موسڵمانە ئەهلی جەماعەتە، دایکی مردووە، باوکی مردووە، مناڵی مردووە، لەگەڵ سەلام عەلەیکم، خوا سەبوری دڵت بدا، ئەمە ڕێگای هەمومانە، خوا ئەجرت بداتەوە. مادام عەرەبی نازانی ئەم قسە خۆشانە، دڵی بدەرەوە تۆزێ. و ئەگەر عەرەبی ئەزانی ئەم فەرمودانە هاتووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئوسامەی کوڕی زەید ئەفەرمێت خەبەریان نارد بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم کە منداڵێک یەکێ لە کچەکانت ئەی پێغەمبەری خوا وا گیانەدا کچەکەت ناردوویەتی بە شوێن تا بێی بۆ لای. پێغەمبەر صلی الله عليه وسلم دیارە مەشغوڵ بۆ لەو کاتە فەرمووی بچنەوە سەلامی لێی بکەن و پێی بڵێن إن لله ما أخذ وما أعطى. خوای پەروەردگار هین خۆیەتی ئەیباتەوە ئەیدات. ئێمە هەمومان هیبەی خۆین، هەمومان هەدیەی خۆین، بەخششی خوای گەورەین، هین خوای گەورەین، هەچ کاتی ئەمان باتەوە ئەمان باتەوە. قەرزارین ئێمە موەقەتین. ئەگەر کەسێک قەرزێکی لات بێت ناتوانی بڵێ وەڵا نایدەمەوە. ئێمەش هەمومان قەرزارین بە خوای پەروەردگار، ئێمە موەقەتین، ئێمە موڵکی خۆین. إنا لله وإنا إليه راجعون. فەرمووی پێی بڵێ إن لله ما أخذ وما أعطى وكل شيء عنده إلى أجل مسمى. وهموو شتێک لەلای خوای پەروەردگار بە ڕۆژێکی دیاری کراوە، بە سەعاتێکی دیاری کراوە، بە دەقەیەکی دیاری کراوە. وكم من صحيح مات من غير علة. چەندەها کەسێ صحیحە و لەشی ساغە کت و پڕ ئەمرێت. وكم من عليل عاش حينا من الدهر. وچەندەها کەسێ بە 15 ساڵ لە بانجێگا ئەکەوێ نامرێ. ئەو هایە أجل مسمى فلتصبر ولتحتسب. با صبر بگرێت و داوای ئەجر و پاداش لە خوای پەروەردگار بکا لەسەر ئەو موسیبەتە. کاتێ ڕۆیشتنەوە بۆ لای کچەکەی پێیان وت سوێنی خوارد ئەبێ باوکم بێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم چوو بۆ ماڵیان، منداڵەکەیان دا بەدەستێەوە کە منداڵەکەیان دا بەدەستێ وەکو مەشکە ئەهات و ئەڕۆی منداڵەکە جانی ئەدا. ئەفەرمێت ففاضت عينا رسول الله صلى الله عليه وسلم. ئاو بە چاوەکانی هاتە خوارەوە. پێغەمبەر صلى الله عليه وسلم دەست کرد بە گریان و سعدی کوڕی معاذ پێی فەرموو ئەی پێغەمبەری خوا ما هذا وقد نهيت عن البكاء. أي پیغمبری خوا تو نهيت کردو لگریان، تو بو گریی. فرموی إنما هذه رحمة يضعها الله في قلوب من يشاء من عباده. أم عسرانك تتخوارو أو الرحمتك وبزيك خواي پروردگار خات الضل عبدكاني و أقر ويستي لكي بيت. وإنما يرحم الله من عباده الرحماء. خواي پروردگار رحم لو كسانعك كبالرحمن ارحموا من في الأرض يرحمكم من في السماء. ئێوە لەسەر زەویدا ڕەحم بە یەکتری بکەن و ڕەحم هەبێ لە دڵتان ئەوەی لە ئاسمانە ڕەحمتان پێکە خوای پەروەردگار. ئەمجا فەرمووی ئەمە وشەی تەعزێ إن لله ما أعطى وله ما أخذ وكل شيء عنده إلى أجل مسمى فلتصبر ولتحتسب. أعظم الله أجركم وأحسن عزاءكم وغفر الله لميتكم. دو دعاء خيري بوبكا بتلفون بو تلفوني بوبكا نبو لمزقود نبو لشونێکی تردا نەبوو بچۆ ماڵەکەی 5 دقە دڵی بدەرەوە. ئابە و شێوانە تەعزیە لە شەرعدا هاتووە و حیکمەتەکەیشی ئەوەیە کەسێکت لێ ئەمرێ بۆ ئەوی تو ئەجر و پاداش بەرزۆبی لە لای خوای پەروەردگار سەبر بگری لەسەری. ئابە و شێوانە. وأفرمت ولا تحد التعزية ب3 أيام لا يتجاوزها بل متى رأى الفائدة في التعزية أتى بها. شرطش نییە إلا بڵێ 3 ڕۆژ لا عزاء بعد 3 أو أصلي نییە. لە دوای 3 ڕۆژەکە نابێ کەس عزای بکا و سەرخۆشی لێ بکە. نە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دوای 3 ڕۆژەکەش چووە بۆ ماڵی ئەمەکە و ئەوەکە تەعزیانی کردو و دڵیانی داوەتەوە و بەو شێوەیە.